السلام عليكم هاوڕێیان، من ناوم ئەحمەدە لە قۆناغی سێم لە کۆلێژی پزیشکی زانکۆی گەرمیان ئەخوێنم. وەکو زانیومە لە ماوەی ئەم 3 ساڵەی کە من لە کۆلێژی پزیشکی ئەخوێنم، ئەو تەلەبانەی کە دێنە قۆناغی یەکەم لە کۆلێژە پزیشکیەکان کێشەیەکی زۆریان هەیە لە تێگەشتن لە زمانی ئینگلیزی و بە تایبەتتر لە زاراوە پزیشکیەکانە. بۆیە لەسەر داوای چەند برادرێک و هەروەها چەند تەلەبەیەکی تریش کە پرسیاری زۆریان هەبوو لە بابەتەکان تێنە ئاگەشتن، بڕیارماندا کە ڤیدیۆیەکی بەپەلە لەگەڵ مەلزەمەیەکی کورتیش ئامادە بکەین. تەبعاً هەردووکی زۆر بەپەلە کردمان، بۆیە کەمکوڕی زۆری تیادا دەرکەوت، بەڵام غێری کەمکوڕەکانیش لایەنی باشیشی هەبوو. بۆ نمونە یەکەم ئەم ڤیدیۆیە شەرحی تەلەبە بۆ تەلەبەیە، وەکو نییە کە دکتۆرێک چەنەها ساڵام شتانە خوێنێت و بێتەوە شەرحی بۆ تۆ بکە. بەڕاستی منیش بنتاقەتم لی نامێنێ. وە دووەم بەرچاوڕوونیکی باشە لە تێرمە پزیشکیەکانە، چۆن بەکاردێ ئەو بۆچی بەکاردێ، و هەروە وەرگێڕانی زۆرێک لە وشە ئینگلیزیەکان، و هەروە شارەزایەکی باش تا ڕادەیەک بەرچاوڕوونیکی باشە لە ئەناتۆمی و تەشریحی جسمی ئینسان، هەروە لە کۆئەندامەکان کە ئێمە کۆئەندام بە کۆئەندام دواتر باسییانەکەین. ئەناتۆمی واتە تەشریح، ئەوەی کە تەشریحاتی جسمی ئینسانەکەی ئەمە لەکوێوە و لە چی پێکاتەوە ئەمانە. طبعاً ئێمە باسی تەرمینۆلۆجیەکەین، واتە زاراوە زانی. تێرم واتە زاراوە، لۆجی پاشگرێکە، کەلکە باش شتێکەوە واتە ستەدی ئۆف، کە باسی یان خوێندنە لە تێرمەکانە. خوێندنە لە تێرمەکانە باشە. خوێندنی تێرمەکان چی تێرمێک مەبەستمانە؟ میدیکال تەرمینۆلۆجی، واتە خوێندنی تێرمە پزیشکیەکان، زاراوە زانی پزیشکی. تەرمینۆلۆجی زمانێکی تایبەت و ستانداردە لە ناو دکتۆر و بەشە پزیشکیەکانە بەکار ئەهێنرێ. تەبعاً بەکاردێ بۆ وەسفکردنی پێکهاتەکان و هەروەها بۆ نەخۆشیەکان و هەروەها بۆ چارەسەرەکان. ئینشاڵڵا دەست ئەەکەین بە ڤیدیۆکە. هیوادارم بە دڵتان بێ و لە کەم کوڕەکانمانیش بوەرن، هیوادارم ئیسفادەی لێ بکەن. با بچینەوە ڤیدیۆکەوە. Basic Medical Terminology and Gross Anatomy. Basic یعنی بناغە، واتە ئەساسیاتێک لە بابەتەکەیە، نەوەکو تەفاسیلات ومانی پێ بدەین، تەنها ئەساسیاتێک لە بابەتەکەیە. Medical Terminology وەکو لە پێشترا باسمان کرد بریتێ لە زانستی زاراوەزانی پزیشکی. تەرمینۆلۆجی وەکو پێشووتمان تێرم هەروە لۆجی، پاشگری لۆجی بریتێ لە ستەدی ئۆف، واتە خوێندنە لە بابەتی تێرمەکانە. چی تێرمێکیش تێرمی پزیشکی لێرە مەبەستمانە. and gross anatomy. طبعا anatomy دوو جۆریە، gross and microscopic. gross بریتیە لەوەی کە لە ئەندام و کۆئەندامەکانە کۆڵێتەوە، یعنی تەشریحاتی ئەندام و کۆئەندامەکانە. بەڵام مایکرۆسکۆپیک زیاتر لە تیشو لە شتەوردەکان، ئەوانەی کە لە ژێری مایکرۆسکۆپە ئیشی لەسەرەکەن. ئەچینە لاپەڕەی داهاتوو. لە لاپەڕەی داهاتووە ئەم لاپەڕەیە 4 وشەی تایە بۆ فێربوون. تەنها ئەوە بزانە لێرەیە کە سێڵ بریتێ لە خانە، تیشو بریتێ لە شانە، ئۆرگان بریتێ لە ئەندام، سیستەم بریتێ لە کۆئەندام، هەروە بەمانای تریش دێ. وشەی ئۆرگانیزمیش هەیە لێرەیە کە بەمانای زیندەوەردێ. ئەم لاپەڕەیە تەنها هەر ئەوەی تایە و بڕۆنە سەر لاپەڕەی داهاتوو. لە لاپەڕەی داهاتووە شتێکی گەورەمان هەیە کە چەند وشەیەکی ئەساسیاتی تایە، زۆر گرنگە وشانە. طبعاً لایەری یەکەم واتە ڕیزی یەکەم بریتێ لەو وشانەی کە لە طوبا زیاتر بەکارهێنێ، لە پزیشکیا زیاتر بەکارهێنرێ. لایەری دووەمیان ڕیزی دووەم بریتێ لە وشە ئینگلیزیە سادەکان، لەناو ئینگلیزیە چۆن ئەخوێنێتەوە، چۆنە ئەم وشەیە. لایەری سێمیش ئەو نووسینە زۆرە تەنها نمونە و هەندێک شەرحی لەسەر کردووە. طبعاً لایەری ناوڕاست وەکو وتمان بریتێ لە ئینگلیزیە سادەکە، ئەوەی کە لە ئینگلیزیە بەکارهێنرێ. هەروە لایەری یەکەمیش لە لای دەستی چەپەوە بڵێن بریتێ لە تێرمە پزیشکیەکە. جارێ ئینگلیزیە سادەکەتان بۆ ماناکەم بۆ کارئاسانی، دواتریش ئەڕۆینە سەر تێرمە پزیشکیەکە و نمونەیەکیش لەسەر بەکارهێنانەکەی. یەکەم کارتیلێج. کارتیلێج بە مانای چی دێ؟ بە مانای کەرکراگە، و هەروە بەو نیشمان هەیە کە بە مانای ئێسک دێ. دووەم سێڵ. سێڵ وەکو وتمان بە مانای خانە دێ، و هەروە تیشو بە مانای شانە دێ، و هەروەها نیوکلیس بە مانای ناوک دێ، ئەو ناوکەی کە لە ناو خانەدایە.
باشە لای دەستی چەپ لایەری یەکەم بڵێن کۆندر ئەو ئۆیە کە لە دوایەوە نووسراوە ئەو ئۆیە بریتێ لە ناوبەند وەکو چۆن لە کوردیان ناوبەند بەکارە هێنرێ وەکو چی وەکو بزیۆنی ناوبەندمان هەبوو لە ڕێزمانی پۆلی شەشە ئەمیش ئاوایە بریتێ لە ناوبەند کۆندر یان کۆندرۆ بریتێ لە کارتیلێج ئەمە وشەیەکە تێرمێکی پزیشکیە لە جێی وشەی کارتیلێج بەکار ئەهێنرێ لە تێرمە لە کاتی قسەکردنی پزیشکیە لە بینی دکتۆرەکانە یان لە باسی نەخۆشیەکە یان لە باسی چارەسەرێکە بۆ نمونە ئێستا کۆندرۆما کۆندر ڕووتی وشەکەیە یان ڕەگی وشەکەیە هەروە سەفێکسی ئۆمای پێوە لکاوە ئەم ئۆمایە لە هەر کوێبیناتان هەر لە ئێسەوە بیزان گرنگامە زۆربەی جار بە مانای گرەی سەرەتانی دێ هەرێ جاریش بە مانای گرەی تر دێ بەڵام زۆر کات بە مانای گرەی سەرەتانی دێت گرەیەکی سەرەتانی ئێستا لێرە بە مانای چی دێ کۆندرۆما بریتێ لە گرەیەک کە لە کارتیلێجا دروست بوو کە لە کرکڕاگەیە دروست بوو دووەم سایت یان سایتۆ بریتێ لە سێڵ لە جێی وشەی سێڵ بەکار ئەهێنرێ لە تێرمە پزیشکیەکانە بۆ نمونە سایتۆلۆژی وەکو وتمان لۆجی بریتێ لە ستەدی ئۆف کەواتە سایتۆلۆژی بریتێ لە ستەدی ئۆف the cell یان بە کوردی پێوترێ خانەزانی خوێندنە لە بابەتی خانەیە لە زانستەکانی خانەیە واروە هستۆ بە مانای تیشو دێ لە تێرمە پزیشکیەکانە بۆ نمونە هیستۆلایسیس بە مانای چی دێ شیکردنەوەی شانە سێپەرێشن بریتێ لە جیاکردنەوە هەروە دیسترەکشن بریتێ لە تر بە عام معناکانی بە مانای جیاکردنەوە و شیکردنەوە دێ لایسس هەر لە ئێسەوە بیزانن و بینووسن کە لایسس بە مانای شیکردنەوە دێ سەفێکسێکە یان پاشگرێکە لکا بە هەرچی وشەیەکۆ بە مانای شیکردنەوە دێ چوارەم وشە بریتێ لە نیوکلیەس ئەمە لە زمانی ئینگلیزیە بەڵام لە تێرمە پزیشکەکە بریتێ لە نیوکلیۆ یان نیوکلیاتر ئەو ئۆیە وەکو وتمان ناوبەندە ئەکرێ بەکار بێت و ئەکرێ بەکار نییە بۆ ناڵی نیوکلیر کرۆمۆسۆم واتە کرۆمۆسۆمی ناوک ئەو ئیارە کە پێوە لکاوە لە نمونونەکەیە هیچ مانایەک نادا بە تەنها هەروکو ئی ناوبەندە ئەمەی کە لە زمانی کوردیا لە ڕێزمانی کوردیا بەکارمان ئەهێنا لە پۆلی 12 بڕۆنە لاپەڕی داهاتوو چەند تێرمێکمان هەیە دواتر ئەگەڕینەوە لە لاپەڕی داهاتووە ئەم سەفێکسانە زۆر گرنگن یەکەم لۆجی باسمان کرد لە پێشۆ تەبان هەموو ئەمانە دووبارە بنەوە ئەتر وای لێ دێ هەمووی لەبەرەکەن لەگەڵما لۆجی بە مانای ستەدی ئۆف دێ ستەدی ئۆف واتە خوێندنە لەو بابەتەیە بۆ نموناڵی سایتۆلۆجی خوێندنە لە بابەتی خانەیە یان خانەزانی دووەم لۆجیست ئەمە ئەلکێ بە وشەیەکەوە بۆ نموناڵی هیستۆلۆجیست ئەو کەسەیە کە پسپۆرە لە بواری شانەزانیە لۆجیست سێم ئەوشمان باس کرد کە لایسس بە مانای شیکردنەوە دێ شیکردنەوە ئەتر جیاکردنەوە و شیکردنەوەش بەیەکەوە وە چوارەم تۆکسیک خەڵک بەعام ئەمە زانێت کە بە مانای پۆیزن دێ یان ژەهر جەماعەت بۆ ئەوەی کە بابەتەکە زیاتر عملی بێ و ئەم شتەش کەمێک بێتامە لە سەرتاوە کە دواترە بێتە مناڵانش ئەم چەند وشەیە بۆیە بڕیارمادە ڤیدیۆکە کەت بکەین و بە پێوە شەرحی ئەم ڤیدیۆیە بکەین ئەم بابەتە بکەین عفۆن بام ئایپادە دانێم طبعا شتێکمان هەیە لە پزیشکیا پێی ئەوترێ ئەناتۆمیکال پۆزیشن ئەم شێوازە وەستانێ ئەبێ کەسەکە ئەوە وەستا بێ ئەناتۆمیکال پۆزیشن شێوازێکی ستانداردە کە لە پزیشکی دانراوە کە تۆ کاتێ باسی ئەناتۆمیەکی باسی پێکهاتەکانەکەی کە ئەمە لەوێ و ئەو لەو شوێنەیە ئەناتۆمیکال پۆزیشن بەکاردێواتە کەسەکە ئەبێ لە باری ئەناتۆمی بەم شێوازە وەستا بێ کاتێ باسی ئەناتۆمیەکەی بۆ نمونە ئێستا کە تۆ ئاوە وەستاوی ئەمە ئەبێتە ڕووی پێشەوە ئەمە ئەناتۆمیکال پۆزیشنە ناکری ئەمە بکەیتە ڕووی پێشەوە کاتی ئاوا بوەستی ئەمە بێتە غەڵەت لە پزیشکیە
ئەمە بۆتە ڕووی پێشەوە دانراوە ئەمە بە ئەناتۆمیکال پۆزیشن ئەمە ئەبێتە ڕووی پێشەوەتەوە ئەمەش ئەبێتە ڕووی پشتەوە. چەند وشەیەک لێرەیە دێتە ناوەوە کە تەلەبەت زۆر لێی گران ئەبێت. یەکەم بریتە لە ئەنتێریەر دژەکەشی پۆستیریەر واتە پێشەوە و دواوە. ئەمە بۆ وەسفکردنی ئەم چەند وشەیە کە لە دواترە باسەکەین بۆ وەسفکردنی پێکهاتەیەکە بە گوێرەی پێکهاتەیەکی تر. باسی شتێکەکەی کە ئەمە لەوەیە لەو شوێنەیە لە جسمی ئینسانە، بەڵام شتێکیش لە پێشێتی واتە ئەنتێریەرە بۆ ئەوە بەو شێوازە ئەم وشانە بەکارهێنی. بۆ نمونە ئێستا من نمونەتان پێدەم. لە پۆلی 12 شتێکمان هەبوو پێی ئەوترێ پتویتەری گلاند، بە کوردی ژێر مێشکە ڕژێن. دابان وەکو خوێندمان پلی پێشەوەی هەبوو، پلی دواوەشی هەبوو. پلی پێشەوە پێی ئەوترێ ئەنتێریەر پتویتەری. پلی دواوە پێی ئەوترێ پۆستیریەر پتویتەری، واتە ئەنتێریەر بە مانای پێشەوە دێ، پۆستیریەر بە مانای پشتەوە دێ. تر نمونەی ترمانیش زۆرە، ئەتوانی هەموو پێکاتەکانی جسمی ئینسان بەو شێوازە وەسف بکەیت کە ئەمە لە پێشەوەی ئەو شتەوەیە، ئەوەش لە دواوەی ئەمەکەیە. ئەو گوتمانە موشانم بۆ وەسفی پێکاتەکانی جسمی مرۆڤ بەکار ئەهێنرێ. دووەم شتێکی ترمانەیە پێوترێت سوپریەر واتە سەرەوە دژەکەشی ئینفیریەر واتە خوارەوە. سوپریەر سەرەوە، ئینفیریەر خوارەوە. ئەگەر نمونەیەکی ئاسانتان پێ بدەم، بۆ نمونە چێست واتە سنگ، ئەبدۆمین واتە سک. چێست سوپریەرە بۆ ئەبدۆمین واتە لە سەرەوەی ئەبدۆمینەوەیە، لە سەرەوەی سکەوەیە، وارەوە ئەبدۆمین ئینفیریەرە بۆ ئەو، ئینفیریەر بۆ چێست واتە سک لە خوارەوەی سنگەوەی. ئەمە بۆ هەموو پێکاتەکانی تریش ڕاستە، بەڵام لەبەرەوەی جار ئێوەی پێکاتەکانتان نەخوێندووە و نە هیچ ئۆرگان و ئەندامێکتان نەخوێندووە، بۆیە مەجبور بووین ئاوا نمونەی سادە بێنینەوە. ئەگینا هەزارەها نمونە هەیە لەسەر ئەمە جێبەجێ ئەکرێ کە کاتێ وەسفی مرۆڤەکەی پێکاتەکانی لەشی مرۆڤ بەم وشانە وەسفیانەکەی ئەوە لەو شوێنەیە، ئەوە لەو شوێنەیە. لە بابەتی ئەناتۆمیشە ئەوانەی کە کۆلێژی پزیشکینیان لە هەر بەشێکان کە بابەتی ئەناتۆمیان هەبێ ئەمەە ئەم وشانە دێتە ڕێیان کە بێتە شتی مناڵانە. سێم شت کە باسی بکەین بریتێ لە لاترال هەروەها میدیال. لاترال هەروەها میدیال. ئەگەر ئەوە بۆسین بە ئەناتۆمیکال پۆزیشن، ئەمە هێڵی ناوڕاستە، ئەوەی کە لە کاتێ باسی دوو شت ئەەکەین، ئەوەیان کە لە هێڵی ناوڕاستەوە نزیکترە پێی ئەوترێ میدیال. ئەوەی کە لە هێڵی ناوڕاستەوە دوورەکەیانە پێی ئەوترێ لاترال. بۆ نمونە ئێستا ئێمە ئەگەر ئەوە بۆسین، دوو ئێسکمان هەیە لێرەیە، دوو ئێسکمان هەیە لە ئەم شوێنەیە، ئەمەی ئەم لا پێی ئەوترێ ڕەیدیەس، ئەمەی ئەم لا پێی ئەوترێ ئەڵنا. ئەگەر ئەوە بۆستین کامیان لە هێڵی ناوڕاستەوە نزیکترە؟ تەمان ئەڵنا نزیکترە، بۆیە ئەڵنا میدیەڵە بۆ ڕەیدیەس، و هەروەها ڕەیدیەسیش لاتراڵە بۆ ئەڵنا. کۆتا شت کەماوە باسی بکەین، ئەویش بریتە لە دوو وشەی تر. یەکەمیان بریتە لە پرۆکسیماڵ، دووەمیانیش بریتە لە دیستاڵ. پرۆکسیماڵ و دیستاڵ زیاتر بۆ وەسی پەلەکان بەکارهێنێت، بۆ نمونە دەست یان پێ. کاتی باسی پەلەکانەکەی، ئەوەی کە ئەکەوێتە سەرەوە، بەشی سەرەوە پێوترێ پرۆکسیماڵ. ئەو پێکهاتەی کە ئەکەوێتە خوارەوە پێی ئەوترێ دیستاڵ. پرۆکسیماڵ، دیستاڵ. بۆ نمونە کە باسی ئەم ئێسکە بکەین، ئێسکێکمان لێرەیە لە بازوو پێی ئەوترێ هیومەرەس. بەشی سەرەوەی ئەمە پرۆکسیماڵ پارتی پێوترێ کە ئەکەوێتە سەرەوەی ئەمەیانە، ئەمە پرۆکسیماڵ پارتە بە گوێرەی ئەوە. ئەمەشیانە دیستاڵ پارتە، دیستاڵ پارتی هیومەرەسە بە گوێرەی ئەمەکە، کەواتە ئەمەیانەکەوێتە سەرەوە پێوترێ پرۆکسیماڵ، ئەمەیانەکەوێتە خوارەوە. خۆی پرۆکسیماڵ بە مانای نزیک دێ، واتە نزیکە لە سەرەوە، باشە؟ دیستاڵش بە مانای دوور دێ، واتە ئەوەی کە دوورترینە لەناو پەلەکەیە.
یان لە هەموو پەنجەکانیشە ئەتوانی ئەم نمونەیە تەطبیق بکەیت. بۆ نمونە باسی ئەم پەنجەکەی تۆ بە ئاناتۆمیکال پۆزیشنەوە وەستاوی ئەمە ڕووی پێشەوەی پەنجەکەیە، ئەم پارچەی پەنجەکە ئەتوانی بڵێ ئەمە پرۆکسیماڵە بە گوێرەی ئەمە، وایە ئەمە دیستەڵی پەنجەکەیە. ئەمە باسی ئەو شانەی کە لە ئەناتۆمیا زۆر زۆر ئیشت پێیەکەوێت. شتی تریشمان هەیە بەڵام ئەوکانی زۆر جارێ بە کەڵکتان نایە، تەنها ئەم چەند وشەیە بزانن کە تقریبەن 8 وشە بوو لە ئەناتۆمیا زۆر زۆر ئیشتان پێیەکەوێت و ئەمە بەکاردێ بۆ وەسپی دوو پێک هاتە کە بەراوردیان بکەی ئەمەیان لەکوێیە ئەویانە لەکوێیە. هاتینەوە سەر خشتەیەکی تر کە ئەمەش چەند تێرمێکی زۆر گرنگی تایە. تەبەن سەرتا بزانن کە ئاکرێ زارەوە پزیشکێکە لەگەڵ وشە ئینگلیزیە سادەکەیە وەکو یەک بن یان نزیک بن لە یەکەوە، یان ئەکرێ زۆری جیاواز بن. وەکو لە نمونەکانی داهاتوە خۆتانەی بین. ئێستا ئەم خشتەیە وشەی یەکەم بریتێ لە ئەبدۆمین، ئەبدۆمین بریتێ لە سک. بۆ نمونە کە تۆڵی ئەبدۆمیناڵ کاڤیتی، کەلێنی سک یان بۆشایی سک، یان بۆ نمونە تۆڵی ئەبدۆمیناڵ پین، ئەبدۆمیناڵ پین بەمانەی ئازار دێ، ئازاری سک. وشەی دووەم بریتێ لە هێد، هێد بەمانای سەردێ و کۆزانن. تێرمە پزیشکێکی سیفالۆ، سیفالۆی بۆ بەکاردێ. وشەی سێم بریتێ لە نێک، نێک بەمانای ملدێ، بەڵام وشە ئینگلیزیەکەی بەمانای ملدێ، وشە پزیشکێکی بەمانای سێرڤێکس بەو شێوازە خوێنێتەوە یان بەو شێوازە نووسرێ سێرڤێکس. بەڵام سێرڤێکس بزانن کە دوو مانای هەیە، یەکیان بەمانای ملدێ، یەکیانش بەمانای ملی منداڵدان دێ، ملی منداڵدان. گەیشتینە ستۆمەک، ستۆمەک بەمانای گەدە دێت، بەڵام تێرمە پزیشکەکەی پێوترێ گاسترۆ، ڕوتی وشەکە بریتێ لە گاستر. بۆ نمونە کە تۆ ئەڵێ گاسترێکتۆمی، ئێکتۆمی پاشگرێکە بەمانای ڕیموڤ دێ، ئەتر چ بەشێکی واتە لابردن، چ بەشێکی بێت یان هەمووی بێت. کە تۆ ئەڵێ گاسترێکتۆمی، گاسترێکتۆمی بەمانای لابردنی گەدە دێت، لابردنی گەدە. ئیلیان باس ناکەینەوە، دواتر لە بەونەکانە دێتە ڕێمان. ئینگواین باس ناکەین، ئەوەش باس ناکەین لۆین. پێلڤس، پێلڤس بەمانای حەوز دێت، ناوچەی حەوز، ئەوەی کە ئەندامەکانی ڕیپرۆدەکتیڤیتیایە، ئەندامەکانی زۆربوونی تایە. پێلڤس وەکو وتمان بەمانای حەوز دێت، ڕوتی وشەکە بریتێ لە پێلڤ یان پێلڤۆ. باش، بۆ نمونە کە تۆڵی پێلڤیک پین واتە ئازاری ناوچەی حەوز، کەسێکە ئازاری لە ناوچەی حەوزە هەیە. سپاین بەمانای عامودی فەقەری یان بڕبڕەی پشت دێت، و هەروەها ثۆراک بەمانای چێست دێت لە تێرمە پزیشکەکانە. بۆ نمونە کە تۆڵی ثۆراکۆتۆمی، ئەوەیە کە چێست ئەەکەیتەوە، چێست ئەەکەیتەوە بە عەمەلیات تەبعەن. ئەم بەلای کەس بریتێ لە ناوک، ناوکی ئەوەی کە لە ناوڕاستی سکی مرۆڤایە، نەک ناوکی ناوخانە. بۆ نمونە کە تۆڵی پێری ئەمبەلایکەڵ پین، پێری ئەمبەلایکەڵ پین واتە ئازارێک لە دەوروبەری ناوکایە. پێری بەمانای دەوروبەر، پێری بەمانای دەوروبەر. پێری ئەمبەلایکەڵ یعنی لە دەوروبەری ناوک. پێری ئەمبەلایکەڵ پین واتە ئازارێک کە لە دەوروبەری ناوکە دروستە بێت. لە لاپەڕی داهاتووە لاپەڕە 5 ئێمە سک دابەشەکەین بۆ 4 بەش یان 9 بەش، بە دوو جۆر ئەتوانین دابەشی بکەین. ئێمە زیاتر 4 بەشەکە بەکار ئەهێنین کە هەرێکیان و کۆمەڵێک ئەندامی یان کۆمەڵێک ئۆرگانی تیاکەوێ. ئەمە لە کاتی عەمەلیە تر تۆ ناڵی بۆ نەکابرا نەخۆشەکە ئەبدۆمیناڵ پینی هەیە بەس بەتەنها، ئەبێ شوێنی پینەکەش دیاری بکەی. ئەمە لە داهاتووە بە کەڵکتان دێ، ئەبێ شوێنی پینەکەش دیاری بکەی بزانم ئەکەوێتە کام بەشەوە. 4 بەشەکە، یەکەم ڕایت ئاپەر کوادرانت، دووەم لێفت ئاپەر کوادرانت، سێم ڕایت لاوەر کوادرانت، چوارەم لێفت لاوەر کوادرانت. ئەبێت ئەو 4 بەشەوە. بۆیە لە کاتی هستری وەرگرتنە کاتێک قسە لەگەڵ نەخۆشەکەیەکەی ئەبێت تۆ شوێنی پینەکەش دیاری بکەی بزانم ئەکەوێتە کام کوادرانتەوە، چونکە هەر کوادرانتێک و کۆمەڵێک ئەندامی تایە. ئەمەش بەکارت دێ بۆ ئەوی بزانی جۆری نەخۆشەکەی چییە.
جەماعەت لێرەوە کۆندام بە کۆندام باسیەکەین کۆندام بە کۆندام ئەڕۆینە سەری بۆیە لێرەوە بابەتەکە خۆشترە بێتەوەتر شتەکان بەوێنە بە عملی ئەیبینن لێرەوە بابەتەکە خۆشترە بێتەوە غەیری ئەوەشە شارەزە ئەبی بە وشە گرنگەکان بۆیە یەکەم شت لە ئینتیگومنتاری سیستەمەوە دەست پێکەین بە مانای پۆشەرە کۆندام دێ پۆشەرە کۆندام و کۆزان گەورەترین کۆندامە لە لەشی مرۆڤە سەرەکیترین بەشی ئەم کۆندامەش بریتە لە سکین واتە پێست سکین بە مانای پێست دێ سکین چینی لێ بێتەوە چینی سەرەوەی هەمووی پێی ئەوترێ ئیپیدێرمس تەمان لێرەوە ئەو پێشگرە بزانن ئەو پریفێکسە بزانن کە ئیپی بە مانای سەرەوە دێ سەب بە مانای خوارەوە دێ ئیپی بە مانای سەرەوە دێ سەب بە مانای خوارەوە دێ ئیپیدێرمس دێرمس بە مانای سکین دێرمس بە مانای سکین دێ ئیپیدێرمس بە مانای سەر و پێست چینی سەرەوەی پێست باشە ئیپیدێرمس بە مانای چینی سەرەوەی پێست دێکەواتە ئیپی بە مانای سەر و سەب بە مانای خوار دێت دێرمس بە مانای سکین دێت کەواتە ئیپیدێرمس بریتە لە چینی سەرەوەی پێست دێرمس چینی خوارەوەی ئەوەیە هەروە سەبکیوتێنیەس تیش و بریتە لە چینی خوارەوە کە ئەمە زیاتر لە فات پێک دێ پێوتێ ئەدیپۆستیش و ئەدیپۆستیش و بریتێ لە شانەی چەوری ئەدیپۆستیش و لێرەوە بیزانن کە بریتێ لە شانەی چەوری ئەمە وێنەیەکی جوانە لەسەر بابەتەکە ئەو شەکانی تر پێویستان کاجارێ بیزانن دواتر کەم ئەڕۆینە سەر ئەو شەکانی تر ئەو لاپەڕەیە بپەڕێنن بچنە لاپەڕەی داهاتوو کۆمەڵێک تێرمی ترمان هەیە ئایا لە ئەنگلیزی چۆن بەکاردێ هەروەها لە پزیشکیە چۆن بەکاردێ فات بە مانای چەوری دێت فات بە مانای چەوری دێت لە پزیشکیە چەند ڕوتێکی یان چەند ڕێگێکی هەیە ئەدیپۆ و هەروەها لایپۆ زۆر بەکاردێ ئەوەی سێمە زۆر بەکار نایەتوان هەر تەرکی کەنوازی لێبێرە ئەدیپۆ هەروەها لایپۆ ئەدیپۆ لایپۆ هەردوویان بە مانای فات دێن بە مانای چەوری بۆ نمونە ئێستا لە پێشەوە نمونەیەکمان باس کرد ئەدیپۆستیشو واتە شانەی چەوری ئەدیپۆستیشو بە مانای شانەی چەوری دێت هەروەها بوونە ئەڵێ لایپۆسایت بە مانای خانەی چەوری سایت بە مانای خانە لایپۆ بە مانای فات ئەها کەمتر وشەکان ئاسانە بێتەوە دووبارە بێتەوە ئاسانە بێتەوە لایپۆسایت سایت بە مانای سێڵ لایپۆ بە مانای فات کەواتە خانەی چەوری باشە لە سکین لە خانەی دووەمە عەفوو خانەی دووەم وشەی سکین بە مانای پێست دێ هەروەکو لە پێشەوە باسمان کرد چەند ڕێگێکی هەیە لە پزیشکیە چۆن بەکاردێ لە پزیشکیە یەکەم کیوتەینێس یان کیوتەینیۆ دووەم دێرماتۆ سێم دێرمۆ کیوتەینیۆ دێرماتۆ دێرمۆ ئێستا لەو لا نمونەیەکمان هێنایەوە سەبکیوتەینێس تیشو سەب وتمان بە مانای خوارەوە دێ کیوتەینێس بە مانای سکین دێت کەواتە ئەمە چینی خوارەوەی پێستە دێرماتۆ هەروەکو وتمان ئەمیش هەر بە مانای سکین دێت بۆ نمونە کە ئەڵێ دێرماتۆلۆجیست ئەمە دکتۆری پێستە ئەو کەسەیە کە سپێشەلیستە واتە پسپۆڕە لە بابەتی پێستە دێرماتۆلۆجیست یان دێرماتۆلۆجی ئەمە زانستەکەیە دێرماتۆلۆجیست کەسەکەیە کە سپێشەلیستە کە پسپۆڕە دێرمیش هەر بە مانای پێست دێتەوە زۆر لەسەری ناچین هایدرۆ تەرکەن گرنگ نییە سوودۆریش تەرکەن هەر گرنگ نییە ئیچیش تەرکەن بڕۆنە خوارترەوە لە خوارەوە وشەیەکمان هەیە پێوترێ بلاک هۆکۆزان بە مانای ڕەش دێت لە تێرمە تووبیەکە پێوترێ میلانۆ بۆ نمونە کە تۆڵی میلانۆ سایت واتە خانەی ڕەش بەڵام ئێمە مەبەستمان ئەو خانەیە لە پێستا کە ڕەنگی تێر و تۆخ بەرهەم ئەیێنێ بۆ خانەکە پێوترێ میلانۆ سایت خانەی میلانی پێم وابێ بە کوردی شوای پێوترێ وایە خانەی میلانی ئەو خانەیە کە ڕەنگی تێر و تۆخ بۆ پێسەکە بەرئەم ئەهێنێ هەروەها ئەگەر ئەو میلانە نمونەیەکی تری لەسەر بدەین بۆ نمونە میلانۆما ئەوکو لە پێشەوە باسمان کرد
ئۆمە زۆر جار بەمانەی تیومەردێ واتە گرێی سەرەتانیش زۆر جار. بۆیە میلانۆما گرەیەکی سەرەتانیە کە لە خانەکانی میلانی نادروسە بێ، لە میلانۆسایتەکان نادروسە بێ. ئەو کەسەیە کە سەرەتانی پێستی هەیە لای خۆمان وای پێڵێن سەرەتانی پێست. لە لاپەڕی داهاتووە لاپەڕە 8 کۆندامێکی ترمان هەیە پێی ئەوترێوەکو وتمان سیستەم بەمانەی کۆندام دێ ماسکیلۆسکلتل ماسکیلۆ یعنی مەسڵ سکلتل یان سکلتل بەمانەی پەیکەرە کۆندام دێ. باشە پەیکەرە کۆندام ئەو کۆندامەیە کە مەسڵ و بەونەکانی تایە. ئەو کۆندامەیە کە مەسڵ و بەونەکانی تایە. یەکەم جار وێنەیەکمانی هێناوە وێنەی بەونەکانە هەر کەسێک حەزی لێ کرد بە سەریعی ئاماژە دەمە چەند بەونێک یەکەمیان سکەڵ بریتێ لە ئێسکی کە لەی سەر، دووەمیان ماندیبڵ بریتێ لە شەویلگە، سێمیان کلاڤیکل بەمانای چی دێ ئێسکی ئەمەی کە لێرەیە ئێسکی چەڵەمەوە ئێسکی چەڵەمە، سکاپولا ئێسکی دەفەیشان ئەوەی کە لێرەیە، هیومەڕەس ئێسکی بازوو وایە. لە خوارەوەی هیومەڕەس دوو ئێسکی ترمان هەیە لەوێ، یەکیان پێوترێ ڕایدیەس یەکیان پێوترێ ئەڵنا. لە خواریشەوە چەند ئێسکێکی ترمان هەیە لێرەیە کە ژمارەیەکی زۆرن لە مەچەک و بەرەو خوارترە. لە ناوچەی حەوزە سێ بەونی زۆر گرنگمان هەیە. یەکەم ئیلێم، دووەم ئیسکیم، سێم پیوبس. ئەم سێ بەونە یەک ئەگرن کە پێ ئەگا کابرا یەک ئەگرن. ئەوەی پشتیشە ئەو دوانەی کە نووسراوە ئەمە بەشێکن لە بڕبڕە. ئەو دوانەی کە ئێستا هایلایتم کرد بەشێکن لە بڕبڕە، هەردوو بەشەکەی خوارەوەی بڕبڕەی پشتن. فیمەر بریتێ لە ئێسکی ڕان، پاتێلا ئەوەی کە لە ئەژنۆیە. لە خوارەوەی فیمەر دوو ئێسکی ترمان هەیە، یەکیان پێوترێت تیبیا یەکیان پێوترێت فیبولا. لە خوارەوەش لە پێیە چەند ئێسکێکی ترمان هەیە، ئەتر هەر کەس حەزی کرد ئەو ئێسکانە بزانێ ئەوە لە گرنگەکان و زۆر باشە. ئەچینە لاپەڕەی دواتر. تەبان جەماعەت جارێک لەبەر دەنگی غسالە و جارێکش لەبەر دەنگی ماتۆڕ و یان لەبەر سەرما زوو ڤیدۆکە کەت ئەەکەین، داوای لەبەر نەکەین. شتەکەشمان بەپەلە کرد، بەڵام ڕاستەکەم و کوڕی زۆری تیاکەوێ، بەڵام مهم ئەوەیە کە ئێوە تێبگەن. ئێستا لەبەر سەرمام چاکەتشم بەخۆماداوە. لە لاپەڕی تازەیە جەماعەت دێنە سەر باسی ڕێسپایرێتەری سیستەم واتە کۆئەندامی هەناسە. کۆئەندامی هەناسە لەسەرەوە بۆ خوارەوە هەم کەمێک لە ئەناتۆمیەکەی باسەکەین واتە تەشریحاتەکەی ئەمە لەکوێ و ئەویان لەکوێیە و هەروەها وشە ئەنگلیزیەکانیش ئەەکەینە کوردی بۆتان. تەبان ڕیسپایرێتەری سیستەمیان کۆئەندامی هەناسە لەکوێوە دەست پێکە؟ لە نەوزەوە دەست پێکە. ئەوە نەوز. دوای ئەوە نەیزەڵ کاڤیتی کە لوتە کەلێن یان بۆشایی لوت. دواتر ئەڕاتەکیەوە دواتر ئەڕاتە بەشێکی فارنکسەوە کە پێی ئەوترێ نەیزۆ فارنکس. جەماعەت فارنکس بریتێ لە گەرو، بە کوردی وابزان وای پێڵێ فارنکس بریتێ لە گەرو. فارنکس دەبێتە سێ پارتەوە، سێ بەشەوە. پارتی یەکەمی نەیزۆ فارنکس، پارتی دووەمی ئۆرۆ فارنکس، پارتی سێمی کە بەشێکە لە کۆئەندامی هەرس، بەشێک نییە لە کۆئەندامی هەناسە، پێی ئەوترێ لارینگۆ فارنکس. ئەو ئۆرۆ فارنکسە نەیزۆ فارنکس لە دوای لوتەوەیە، لە پشتی لوتەوەیە یان لە پۆستیرێری لوتەوەیە کە دواتر ئاماژەی زیاتری پێکەین. ئۆرۆ فارنکس لە پۆستیرێری دەمەوەیە، لە پۆستیرێری دەمەوەیە. هەروە ئەکاتە ئینفیرێر بۆ نەیزۆ فارنکس، ئەکاتە ئینفیرێر بۆ نەیزۆ فارنکس. لە دوای ئەوانە لارینگۆ فارنکس دیەکەوە وتمان ئەمە پارتێک نییە لە ڕیسپایرێتەری سیستەم، بەڵکو پارتێک لە دایجستیڤ سیستەم واتە کۆئەندامی هەرس. باشە دوایەوە هەوا ئەڕاتە کوێ کە ئێمە هەوا هەڵمژینیان ئەیدینەوە. هەوا ئەڕاتە ناو لارنکس.
لارنکس بریتێ لە قوڕک یان بەشی سەرەوەی بۆڕی هەوا بەشی سەرەوەی بۆڕی هەوا کە ڕۆشتە ناو لارنکس دوای ئەوە بەرەو تریکیا بریتێ لە بۆڕی هەوا تریکیا بریتێ لە بۆڕی هەوا بە وێنەکە بێری نەخوارەوە لە دوای ئەوە تریکیا دابەش ئەبێ بۆ دوو پارت دوو بەش دوو لقی لێ ئەبێتەوە کە پێی وترێ بڕۆنکەس باشە بڕۆنکەس و ئەمە بە موفرەدیان بە تاک پێ ئەوترێ بڕۆنکەس بەڵام بە جەمع پێ ئەوترێ بڕۆنکای تریکیا دابەش ئەبێ بۆ دوو دانە right and left bronchus ئەو تا لە وێنەکەش دیاری کراوە دوای ئەوە هەر بڕۆنکەسێک دابەش ئەبێ بۆ لقی ترکە پێ وترێ برۆنکیول دواتر هەر برۆنکیۆلێک لقی تری لێ بێتەوە لە کۆتایی دێت بەچی بە ئەلڤیۆلای لە کوردی پێ وترێ سیکلدانۆچکەکانی هەوا کە ژمارەیەکی زۆرن یەکەی فرمانین لە کۆئەندامی هەناسەدا و هەروە بە ڤین و بە ئارتری واتە بە خوێنبەر و بە خوێنهێنەری بچووک یان بە کاپیلەری پێوتێ مولولەکانی خوێن بەوانە دەورە دراون دوای ئەوە ئێمە لەنگمان هەیە کە بریتێ لە سیەکان لفت لەنگ هەروەها ڕایت لەنگ وەکۆزان لە وێنەکەشا دیارە ڕایت لەنگ پێکاتەوە لە 3 پارت لفت لەنگ پێکاتەوە لە 2 پارت ئەو بۆشایی بینی هەردوو لەنگ پێوترێ میدیستاینم کە هارت و گرید ڤیزڵەکانی تایە واتە دڵ و بۆریە گەورەکانی تایە لە دەوری لەنگە پلورەمان هەیە ئەو پەردەیە کە دەوری لەنگەدا پلورە تەبان ئەبێتە دوو بەشەوە یان دوو پارچەیە ئەم پلورایە یەکەمیان بریتێ لە پەرایەتەڵ پلورە دووەمیان بریتێ لە ڤیزرال پلورە هەروک لە وێنەکەیە دیارەکەم لە بینیانە پێی ئەوترێ پلورال کاڤیتی یان سپیس فەرقی نییە تقریبا بەگشتی کۆندامی هەرسمان هەناسەمان باس کرد عەفوو ئەچینە لاپەڕەی دواتر هەمان ئەو شانەیە بەڵام کەمێک تەفاسیلاتی زیاتری تایە یەکەم وشە ئەدینۆیت هیچ گرنگ نییە لێرەیە دووەم وشە لارینگۆ کە بەمانای لارنکس دێ لارنکس وەکو وتمان بریتێ لە قوڕک بەشی سەرەوەی بۆری هەوایە بۆ نۆکە تو ئەڵەی لارینگۆسکۆپ ئەو پاشگری کە پێوە لکاوە پێ وترێ سکۆپ ئەوە ئەو ئامرازەیە یان ئەو ئامێرەیە کە سەیری لارنگسی پێەکەی ئەو ئامرازەیە یان ئەو ئامێرەیە کە سەیری لارنگسی پێەکەی لای خۆوان پێ وترێ نازۆر ئەڕۆیتە ناوە لە دەمەوە ئەڕۆی سەیری لارنگسی پێەکەی تەبان سکۆپ لێرە بەمانای ئامرازەکەی یان ئامێرەکەیە ئەگەر وتی سکۆپی پاشگری سکۆپی پێوەلەکە ئەوە لە دواترە مانای ئەوەشتان پێڵێم بەڵام جارێ سکۆپەکە بزانن کەواتە لارینگۆسکۆپ بریتێ لە چی وشەی لارینگۆسکۆپ وشەیەکی مڕەکەبە تەبعاً بریتێ لە سکۆپ و لارنگس بریتێ لەو ئامێری کە سەیری لارنگسی پێەکەی سێم وشە نۆزمان هەیە واتە لوت لە تێرمە طوبیەکانە پێوترێ چی نەیزۆ یان ڕینۆ باشە بۆ نەکاڵی نەیزڵ کاڤیتی واتە بۆشایی لوت یا لوتەکەلێن لە خوارەوە ئەو دووەمدانە ڕینۆ بۆ نمونە کە تو ئەڵەی ڕینایتس پاشگری ئایتس بە هەرچی وەلکە ئەمەش زۆر گرنگە پاشگری ئایتس بە هەرچی وەلکە بریتێ لە ئینفلامیشن ئۆر ئینفێکشن ئینفلامێشنەکە تەواوترە کە بریتێ لە هاوکردن یان ئیلتیهابات بریتێ لە هاوکردن یان ئیلتیهابات کاڵی ڕینایتس ڕینایەکە بەمانای چی دێ ڕینەکە بەمانای نۆز دێ
ئایتسەکەت خستە پاڵی ئەبێتە ئیلتیاباتی لوت، ئیلتیاباتی ناو لوت. لێرە نمونەیەتری داوە نووسایەتی ڕینۆریا، ئەو پاشگرش بزانن زۆر گرنگە. ئەو ڕیایی کە لە کۆتاییەوە پێوە لکاوە بریتێ لە دیسچارج، واتە دەردان فلۆ ئۆر دیسچارج، بریتێ لە دەردان. کە ئەڵی ڕینۆریا بریتێ لە ئەو دەردانی کە لە لوتەوە دێ، بۆ نە کەسێک حساسیەتی هەیە لوتی ئاوی زۆری لێ دێ، ئەڵی ئەم کەسە ڕینۆریای هەیە. واتە چی؟ واتە دیسچارج لە لوتی ئەو دێت، دیسچارج دێ. واتە چی؟ ئەم کەسە شلە یان فلود لە لوتی وە دێت، ئەوە پێی ئەوترێ ڕینۆریا. تێرمێکی ترمان هەیە فارنکس، بەمانای فارنکس بەمانای گەرو دێت وەکو وتمان. فارینگۆ شێوە توبیەکەیەتی یان ڕەگی وشەکەیە لە توبە. کاڵی فارنجایتس بریتێ لە inflammation of the pharynx، واتە چی؟ واتە واتە ئیلتیابات و هاوکردنی گەرووە. وەکو وتمان ئایتس کە لەوە بۆتانی دیاریەکەم بریتێ لە ئینفلامیشن. پاشگری ئایتس زۆر گرنگە، هەلە ئێسۆ بیزانن بریتێ لە ئینفلامیشن. تۆنسڵ ئەمە لیمفنۆدە تەبعەن گەورە بووە، چەندانەیەکیان گرتە و ئەبنە تۆنسڵ. لە چەندەها شوێنە هەیە لە ڕیسپایرێتریە. تۆنسڵ بەمانای لەوزە دێت، لەوزە. بەڵام کاڵی تۆنسلایتس پاشگری ئایتس سەخیتەقەی و گوتمان پاشگری ئایتس بەمانای ئینفلامیشن دێت، یان ئیلتیابات و هەوکردن. کاڵی تۆنسلایتس واتە ئیلتیابات و هەوکردنی لەوزەکان. وشەیەکی تر بریتێ لە ترێکیا، وەکو وتمان بریتێ لە بۆڕی هەوا. لێرە نمونەیەکی داوە ترێکیۆستۆمی پاشگری ئۆستۆمی. ئەو شتەیە یان بڵین ئۆپنینگە، دروستکردنی کوونە، دروستکردنی ئۆپنینگە لە ترێکیایە. ترێکیۆستۆمی بریتە لە کردنەوە و دروستکردنی کوونێک لە ترێکیایە. ئەمە زیاتر بەو کەسانی کە هینی بۆ دانن، بۆری هەوای گیراوە یانتر بە باشیش ناکەیان خەلەلێکی تایە، سۆندەی بۆ دانن لێرەوە ئەیکەنەوە، لێرەوە ترێکیاکەنەوە، بۆری یەکیان شتێکی تیاخەن بۆ ئەوەی دانەخرێت. لە تەواریە زۆر بەکاردێ. شتێکی ترمانەیە ئەلڤیۆلەس یان ئەلڤیۆلای بە کۆکەی، ئەلێ بۆتانی دیاریەکەم. وەکو وتمان بەمانای سیکل دانۆچکەکانی هەوا دێت. ئەتر هەر ئەوە بزانن تەواو. لە سلایدی دواترە یان لە لاپەڕی دواترە برۆنکایمان هەیە، وەکو وتمان ئەوە کۆکەیەتی برۆنکەس بە تاکیش بەکاردێ. برۆنکەس ئەو دوولقەیە کە لە ترێکیاوە ئەبێتەوە، وەکو وتمان ترێکیادا بەشەوە بە دوولق left and right برۆنکەس. هەروها لە دوای ئەوە برۆنکەس، لە دوای ئەوە برۆنکیول دێ، ئەو لقانەیە کە لە left و right برۆنکەسەوە ئەبنەوە. ئەو دوانە هەر ئەوەی لێ بزاننتەوە. لە خواری ئەوەوە شتێکی زۆر گرنگمان هەیە کە بەمانای لەنگ یان بەمانای ئێر دێ، بەمانای هەوا یان بەمانای سی دێت، بەمانای هەوا یان بەمانای سی دێت. ئەوش بریتێ لە نیومۆ یان نیومۆنۆ. باشە، وشەیەکی تریشمانەیە لە خوارەوە کە بەس بەمانای لەنگ دێت، ئەوش بریتێ لە پەڵمۆنۆ. ئەمانە بەمانای لەنگ دێن زۆر جار. بۆ نمە کە تۆڵی نیومێکتۆمی باسی ئێکتۆمیمان کرد، پاشگری ئێکتۆمی بەمانای ڕیموڤ دێ، حاڵەتێکە کە تێیدا ڕیموڤی هەموو یان بەشێک لە سیەکەی تیاکەی، حاڵەتێکی سێرجەریە یان ئەمەلیەیەکی تایبەتە. لە خواریشەوە نمونەی پەڵمۆنەری کاڵی بۆ نمونە پەڵمۆنۆلۆجیست
پەلمۆنۆلۆجیست بریتیە لە ئەو کەسەی کە سپێشەڵیستە یان دکتۆری سیەکانە. لە دوای ئەوەشەوە شتێکی ترمان هەیە پێوترە پلورە، هەروەکو باسمان کرد پلورە بریتیە لەو پەردەیە کە دەوری سیەکانی داوە. شتێکی ترمانەیە پێوترێت چێست بەمانەی سنگ دێت، سنگ تێرمە تووبیەکەی پێوترێت ثۆراکۆ، بۆ نمونەکاڵی ثۆراکۆپاثی، ئەو پاشگرێش بزانن کە پاثی بە دەنگی ماتۆر ناڵێ. ثۆراکۆپاثی تەمان پاشگری پاثی بریتیە لە دیزیز، واتە نەخۆشی. ئەو بەتان دیاری کرد پاثی بریتیە لە دیزیز، باشە، کە ئەڵەی ثۆراکۆپاثی بریتیە لە نەخۆشیەکانی چێست، نەخۆشیەکانی چێست. ثۆراکۆپاثی یان نمونەیەکی تر ثۆراکۆتۆمی، ثۆراکۆتۆمی مانەیە کاویش کردنەوەی سنگە، لە پێشووە باسمان کرد. چەند پاشگرێکی گرنگەیە لێرە بیزانە. یەکەم ئایتس، وەکو دووبارەیەک ئایتس بریتیە لە ئینفلامیشن یان ئیلتیهابات وەوکردن. دووەم بریتیە لە ئێکتۆمی، بریتیە لە ریموڤ، لادانی یان بڕینی بەشێک لەو شتە. دووەم سێم عەفوو لۆجیستەکە کە لە پێشووشا باسمان کرد، بریتیە لە ئەو کەسی کە سپێشەڵیستە لەو زانستەیە یان پسپۆرە لەو بابەتەیە. شتێکی تر پاثی، وشەی پاثی یان پاشگری پاثی کە لکا بە شتێکەوە یعنی نەخۆشیەکانی ئەو شتە. بۆنە لێرە ثۆراکۆپاثی بریتیە لە نەخۆشیەکانی چێست. بڕۆینە خوارترەوە کۆتا پاشگری گرنگ، پاشگرێکمانەیە پێوترێ ئەڵجیا بەمانای پین. پین لە پێشترا باسمان کرد بەمانەی ئازار دێت، ئازار، کە ئەڵجیات لکان بە هەر شتێکەوە واتە ئازاری ئەو شوێنە. بۆ نمونەکاڵی ئۆتەڵجیا واتە ئازاری گوێ، ئۆتۆ یان ئۆتە لێ بوو شێوازەش دێ، ئۆتەڵجیا بەمانەی ئازاری گوێ. ئەوانەی ترە گرنگ نین، ئەمە بەکار نایە، ئەم پاشگرە من نەمبیناوە، ئەمەشە زۆر گرنگ نییە، ئیکتاسس زۆر گرنگ نییە. ئەڕۆینە سەر سیستەمی تازە بزانم لە لاپەڕەی داهاتووە چیمان هەیە. لە لاپەڕەی تازەیە باسی کاردیۆڤاسکولەر ئەند لیمفاتیک سیستەم ئەەکەین. کاردیۆ بە معنای هارت دێ، کاردیۆ بریتیە لە هارت واتە دڵ، ڤاسکولەر یعنی ڤێزڵ یعنی بۆریەکان، لیمفاتیک بریتیە لە لیمف، ئەو شلەیە کە شلێکی سپیە لە پۆلی 12 هەبوو. سیستەمە کووتمان بە معنای کۆئەندام دێت، کەواتە بریتیە لە چی؟ بریتیە لە کۆئەندامی دڵ و بۆریەکان، هەروەها کۆئەندامی لیمفیش، کۆئەندامی دڵ و بۆریەکان و کۆئەندامی لیمفیش. تەبعاً یەکەم شت کە بیزانی گرنگ بێ وەکووتمان کاردیۆ بریتیە لە هارت، کاردیۆ بریتیە لە هارت. بابینە خوارەوە، کاردیۆ بریتیە لە هارت. ئارتری بریتیە لە خوێنبەر، ئامانە ئارترین. دووەم شت کە زەرور بێ لە گەڕانەوەی خوێنە ئەوەی کە ئەگەڕێتەوە خوێنهێنەر بریتیە لە ڤین، بریتیە لە ڤین. تەبعاً دوو ڤینی گەورە بۆ دڵ ئەگەڕێتەوە، یەکەمیان پێ ئەوترێ ئەوەی کە لە خوارەوە دێ پێوترێ ئینفیرێر ڤینە کاڤا، ئەوەی سەرەوە پێوترێ سوپرێر ڤینە کاڤا. ئەو ئارچە گەورەی کە لە دڵەوە دەرەچێت لە هارتەوە دەرەچێت پێوترێ ئەوەرتە، بریتیە لە شا خوێنبەر. ئەوانەی لە خوارەوەن ئەو بۆریە بچووکانە، ئەوانەی خوارەوە پێی ئەوترێ مولولەکانی خوێن، بە ئەنگلیزیش کاپیلەری، کاپیلەری. تەمان لە ئارتری بچووکترمانیشەیە پێوتێ ئارتریۆڵ، ئارتریۆڵ، عەفوو ئارتریۆڵ. لە ئەو کەما بڕین ئینشاڵڵا. تەبعاً لە ئارتری بچووکترمانەیە پێوترێ ئارتریۆڵ، لە ڤینیش بچووکترمان هەیە پێوترێ ڤینیۆڵ، ڤینیۆڵ. لە هەمووشیان بچووکتر وەکووتمان کاپیلەریە، کەواتە ئەمە هارت و ڤیزڵەکان بەعام. وەکووتمان
لە هارتەوە خوێن دەرەچێ ئەڕواتە شان خوێنبەر کە بریتێ لە ئاورتە، دوایەوە بۆ ئارتری، دوایە بۆ ئارتێریۆڵ، دوای ئەوە بۆ کاپیلەرەکان، دوای ئەوە بۆ ڤێنیۆڵ، دوای ئەوە بۆ ڤین، ئیتر لە ئینفیریەر ڤینە کاڤاوەیە لە سوپریەر ڤینە کاڤاوە خوێن ئەگەڕێتەوە بۆ دووبارە. لە لیمفا چیمانەیە؟ تەنها چەند شتێکی سەرەکی بزانن، ئەویش لیمفنۆد بریتێ لە لیمفەگرێ. ڤالڤ ئەوەی کە لە بۆریەکانی لیمفا هەیە یان لیمفاتیک ڤیزڵا هەیە، هەروە لە ڤینیشە هەیە پێی ئەوترێ زمانە. ڤالڤ بریتێ لە زمانە. چیترمان ماوە لێرە باسیکەین تەوە بەعام ئەوە بوو. شتێکی ترمانەیە کە زەرور بێ دواتریش دووبارەیەکەمەوە، دڵ لە 4 چامبەر یان لە 4 ژوور پێک دێ، دواتر هەر 4 ناواکە و زمانەکانیشتان پێڵێم. لە لاپەڕی داهاتووە ئەنجیۆ بریتێ لە ڤیزڵ. تەبان ڤیزڵ چەند تێرمێکی پزیشکی بۆ بەکاردێ. یەکەمیان بریتێ لە ئەنجیۆ بۆ نمونەکە ئەڵێ ئەنجیۆگرافی. گرافی پرۆسێسێکە کە چی پێەکەی کە سەیری یان ڕیکۆردی ڤیزڵەکانی پێەکەی. حاڵەتێکە یان پرۆسێسەکە کە ئیگزامینێشن و هەروەها ڕیکۆردینگی ڤیزڵەکانی پێەکەی. ئەوەرتا وەکوتمان بریتێ لە شاخوێنبەر. ئەوەرتۆستینۆسس ئەو پاشگرە زۆر گرنگە. ستینۆسس بریتێ لە نارۆوینگ واتە تەسک بوونەوە. نارۆوینگ واتە تەسک بوونەوەی شاخوێنبەر. ئەوەرتۆستینۆسس بریتێ لە نارۆوینگی ئەوەرتا. بەسەریعیە دەین ئەمانەی کەماوە. ئارتری باسمان کرد بریتێ لە خوێنبەر کە تۆ ئەڵێ ئارتریۆ سکلێرۆسس بریتێ لە هاردنینگ واتە ڕقبوون. ئەمە ئەو نەخۆشیەیە کە لە پۆلی 12 هەبوو پێی ئەوترێ ڕقبوونی خوێنبەرەکان ئارتریۆ سکلێرۆسس. شتێکی ترمانەیە ئەفێرۆ بەمانای فاتی پلاک دێواتە تۆپەڵی چوری کە لە ناو خوێنبەرەکانە کۆ ئەبێتەوە بەردەمی خوێنبەرەکان دێت و دواتری کاتە جەڵدەی ئەو شوێنە. شتێکی ترمانەیە پێوتێ ئەیتریەم بریتێ لە وەکوتمان دڵ لە 4 چامبەر پێک دێت. 2 چامبەرەکەی سەرەوە پێیانوترێ ئەیتریەم. گوێچکەڵەوە گوێچکەڵە. ئەیتریەم ئەوانەی سەرەوە. لە خوارەوە ڤێنتریکڵمان هەیە. ڤێنتریکڵ بریتێ لە سکۆڵە. ئەوانەی 2 چامبەرەکەی خوارەوە 2 ژوورەکەی خوارەوە. لە خواری ئەوە چیمان هەیە؟ کاردیۆمان باس کرد کە بەمانەی هارد دێ. فلیبۆ بەمانای ڤین دێ کە ئەڵێن فلیبایتس بریتێ لە ئینفلامێشنی ڤینەکان. ثرۆمبۆمان هەیە بەمانای کلۆت دێ. ثرۆمبۆ بەمانای کلۆت دێ. کلۆت بەمانای خوێنمەین، مەینی خوێنەکە. جارایە تۆپەڵی مەین دروستەکات ئەوە پێوترێ کلۆت. بە وشەتوبیەکەی پێوترێ ثرۆمبۆ. کاڵی ثرۆمبۆلایسس بریتێ لە شیکردنەوە و جاکردنەوەی یان تێکشکاندنی ئەو کلۆتە کە دروست بووە. ترەوە بە حەبوو بە چەند ئاشتی ترەکرێ. باشە تێرمێکی ترمانەیە بۆ ڤیزڵ کە یەکەم شت باسمان کرد بریتی بوو لە ئەنجیۆ کە وەکو نمونەکەش ئەنجیۆگرافیمان هێناوە. تێرمێکی تر بۆ ڤیزڵ بەکاردێ بریتێ لە ڤازۆ کە ئەڵێ ڤازۆ سپازم گرنگە ئەو پاشگرێش بەمانای کۆنتراکشن دێ. کۆنتراکشن واتە گرژبوون ئەوەی کە ماسوولکەکانی گرژە بێت ببورن. کاڵی ڤازۆ سپازم واتە کۆنتراکشنی ڤیزڵەکە کۆنتراکشنەکە و گرژە بێت. کاڵی ڤاسکولۆشێکی ترە لەو تێرمانی کە بۆ ڤیزڵ بەکاردێ. ئەوی شەر بۆ ڤیزڵ بەکاردێەوەی شەرحیاتێکی ناوێت. بۆ ڤینیش بۆ ڤینەکان 2 تێرمان هەیە. یەکەمیان فلیبۆ بوو کە لە پێشەوە باسمان کرد. دومیان بریتێ لە ڤینۆشی بۆ بەکاردێ کە بۆ مناڵی ڤینۆ دایلێشن بریتێ لە فراوانبوون. دایلێشن بریتێ لە فراوانبوون کاڵی ڤینۆ دایلێشن بریتێ لە فراوانبوونی ڤینەکە. ئەچینە لاپەڕی دواتر وشەی ڤێنتریکڵمان هەیە کە بەرامبەرە بە
ئەیتریەم وەکو باسمان کرد ئەیتریەم بریتێ لە گوێچکەڵەکان ڤێنتریکڵ بریتێ لە سکۆڵەکان درێژەی پێ نادەین ئەو نمونەیانە گرنگیش نییە و نمونەیە کاردیۆ دووبارە هاتەوە ڕێمان بریتێ لە هارت کاردیا بریتێ لە هارت کاڵەی تاکی کاردیا ئەو پێشگرە بزانن زۆر گرنگە تاکی بەمانای خێرا دێت برادی بەمانەی خەو دێت کاڵەی تاکی کاردیا واتە ئەم کەسە دڵی سەریع لێدە کاڵەی برادی کاردیا ئەم کەسە دڵی خاو لێدە تاکی کاردیا واتە لێدانی دڵی خێرایە برادی کاردیا واتە لێدانی دڵی خاوە شتێکی تری زۆر گرنگمان هەیە گرام و گراف کە هەردووی لە پێشوشە باسمان کرد بریتێ لە ڕیکۆردینگ واتە ڕیکۆردینگ گرافەکە بریتێ لە گرافەکە بریتێ لەو ئامرازەی کە بۆ ڕیکۆردەکە بەکارێنی بەڵام گرافی بەمانای ڕیکۆردینگەکە دێ گراف بەمانای ئەو ئەمرازەی کە ڕیکۆردینگەکەی پێکەواتە پێوانەیەکە یان ڕیکۆرد ماناکەی ئاشکرایە لای خۆشمان گرام زۆر گرنگە ئەموشەیە کە لە نمونونەکەی دایوەتی بریتێ لە ئەلکترۆکاردیۆگرام ئەلکترۆکاردیۆگرام بە کورتکراوی پێ ئەوترێ ECG ئەلکترۆکاردیۆگرام ئەلکترۆ بەمانای کارەبا دێ وەکو زانین کاردیۆ بەمانەی هارد دێ گرامەکە بەمانای ڕیکۆردینگ دێ کەواتە ئەمە چییە؟ کەواتە ئەمە پرۆسێسێکە کە تێیە چیەکەی کارەبایی دڵ پێوانە ئەەکەی ئەلکترۆکاردیۆگرام ئەلکترۆکارەبا کاردیۆ دڵ گرامەکە بریتێ لە ڕیکۆردینگ کەواتە بە هەمووی بریتێ لە ڕیکۆرد و پێوانەکردنی کارەبایی دڵ کورتکراوەشی پێ ئەوترێ ECG تاوان لە مەرحەلەیەک بووین دکتۆرەوەی ECG کەسمان نەمانزانین ECG چیە کەچی یەکێکە لە شتە زۆر باشەکانێکێکە لە دایانانە زۆر جوانەکان کە ئێمە لە تەواریە زۆر ئیشمان پێکەوێت گرافی وەکووتمان پرۆسێسی ڕیکۆردەکەیە گراف بەتەنها ئەو ئامێرەیە کە ڕیکۆردەکەی پێەکەی کاڵی ئەلکترۆکاردیۆگرافی پرۆسێسی پێوانەکەیە یان عملیی پێوانەکەیە کە ئەڵێ گراف ئەو ئامرازەیە کە پێوانەکەی پێەکەی مانی خوارەوە گرنگ نییە تەنها ئەم پاشگرە مابوو لە پێشوشا باسمان کرد ستینۆسس بریتێ لە نارۆینگ واتە تەسکبوونەوە ستینۆسس بریتێ لە نارۆینگ کە ئەڵێ ئارتریۆ ستینۆسس بریتێ لە نارۆینگی ئارتریەکە واتە ئارتریەکە تەسکە بێتەوە خوێنبەرەکە تەسکە بێتەوە ئەڕۆینە سەر لاپەڕی داهاتوو شتێکی دووباری تەیە ئەمانەی سەرەوە وەکووتمان دڵ لە 4 چامبەر پێک دێ دوان لەسەرەوە دوان لە خوارەوە دوانەکەی سەرەوە پێیان ئەوترێ ئەیتریەم ئەم دوانە ڕایت و لێفت ڕایت ئەند لێفت ئەیتریەم دوانەکەی خوارەوەش پێیان ئەوترێ ڕایت ئەند لێفت ڤێنتریکڵز ڤێنتریکڵ بەمانای سکۆڵە دێت لە بینی ئەیتریەم و ڤێنتریکڵی لای ڕاستدا ڤالڤێکمان هەیە واتە زمانەیەکمان هەیە پێوترێکی پێوترێت ترایکەسپت ڤالڤ لە بینی لێفت ئەیتریەم و لێفت ڤێنتریکڵە واتە سکۆڵەی چەپ و ڕاست سکۆڵەی چەپ هەروەها گوێچکەڵەی چەپ شتێکمان هەیە زمانەیەکمان هەیە پێوترێ مایترال ڤالڤ ئەوکو لایە بۆتانی دیاری کردووە لە بینی سکۆڵەی چەپ و ئەوەرتایە واتە شاخوێنبەرە زمانەیەکی ترمان هەیە پێوترێ ئەوەرتیک ڤالڤ لە بینی ڕایت ڤێنتریکڵا واتە لە بینی سکۆڵەی ڕاستە لەگەڵ پەڵمۆنەری ڤینە پەڵمۆنەری ئارتریا شتێکمان هەیە پێوترێ پەڵمۆنەری ڤالڤ واتە سیە زمانە بە کوردی کەواتە 4 چامبەر و هەروە 4 ڤالڤمان هەیە وەکو باسمان کرد ئەوەی سەرەوە پێوترێ ئەوەرتیک ئارچ واتە ئەمە چەماوەی شاخوێنبەرە ئەوەرتا و کووتمان بەمانای شاخوێنبەر دێ پەڵمۆنەری ئارتری و ڤینیشمان هەیە واتە ئەو خوێنبەر و خوێنهێنەرانەی کە بۆ سیەکان ئەڕۆن و دێنەوە
ئەمە سوپرێر ڤینەکاڤا دێتە خوارەوە، ئەمەش ئینفیرێر ڤینەکاڤا بەرەو سەرەوە ئەڕاتەوە بۆ ڕایت ئەیتریەم. ئەم کۆندامەشمان تەواو کرد لە لاپەڕی داهاتووە چینە سەر دایجستیڤ سیستەم. هاوڕێیان لە دایجستیڤ سیستەمە کە بریتێ لە کۆئەندامی هەرس ڕێڕەوێکی تەواو و کاملمان هەیە کە لە دەمەوە دەست پێەکە لە کۆمەوە کۆتایی پێدێ. ئێمە لێرە ڕێرەوە کە بە کامل باس ئەەکەین، هەروە وشەکانەکەینە کوردی، هەروە کەمێکیش لە ئەناتۆمەکەی باس ئەەکەین. تەبعاً وەکو وتمان دایجستیڤ سیستەماتە کۆئەندامی هەرس لە دەمەوە دەست پێەکە، لە ماوثەوە دەست پێەکە. ئۆڕەڵ کاڤیتی، ئۆڕەڵ بە معنای دەم دێ. ئۆڕەڵ کاڤیتی واتە بۆشایی ناودەم، تەنگ بریتێ لە زمان، دواتر لەوێ ئەڕاتە فارنکس واتە گەرو. کام بەشی فارنکس ئەڕاتە ئۆرۆفارنکس واتە دووەم بەشی گەرو. خواردن ناڕاتە نەیزۆفارنکس. نەیزۆفارنکس لە سەر و لوتەوەیە، عفو لە پشتی لوتەوەیە، ئەوە بەشێکە لە ڕیسپایرێتەری سیستەم، بەشێکە لە کۆئەندامی هەناسە. یەکسەر خواردن لە دەمەوە ئەڕاتە ئۆرۆفارنکس. تەبعاً پێشەوەی بڕۆینە خواردنەوە کۆمەڵێک سەلایڤەری گلاندمان هەیە واتە لیکە ڕژێن، گلاند واتە ڕژێن، سەلایڤەری بریتێ لە لیک. سێ دانەی سەرەکیمان هەیە، ئەگینایی تریش هەیە بچووک بچووک، بەڵام سێ دانەی سەرەکیمان هەیە، یەکیان بریتێ لە پاروتید گلاند، دووەمیان بریتێ لە سەب ماندیبولەر، سێمیان بریتێ لە سەب لینگوال. تەبعاً سەب ماندیبولەر سەب وەکو وتمان بە معنای خواردێت، ماندیبڵ بە معنای شەویلگە دێ، واتە ئەم گلاندە ئەم ڕژێنە لە خوارەوەی شەویلگەدایە. ئەها شوێنەکەیشیمان بۆ دیارەکە، هەر بە ناوەکەی شوێنەکەش دیارەکە. سەب لینگۆڵیشمان هەیە، سەب لینگۆڵ گلاند واتە ئەو گلاندەی کە لە ژێر زماندایە. لینگۆڵ واتە زمان، لینگۆڵ واتە تەنگ زمان. باشە وەکو وتمان خواردن لە دەمەوە دێتە ئۆرۆفارنکس، دواترە ڕاتە بەشی سێیەمی فارنکس کە بریتێ لە لارینگۆفارنکس، لە پشتی لارنکسەوەیە ئەم لارینگۆفارنکسە، لە پشتی لارنکسەوەیە. دواتر دێتە خوارەوە بۆ سورێنچک کە بریتێ لە ئیزۆفەیگەس، ئیزۆفەیگەس سورێنچک. لە دوای سورێنچک خواردن دێتە خوارەوە بۆ ستۆمەک، بۆ گەدە. ئەم پارتەی خوارەوە لە ستۆمەک پێی ئەوترێ پایلۆرەس کە دواتر باسیەکەین. چەند شتێکی ترمان هەیە لەم بینەیە، پێی ئەوترێ لیڤەر واتە جگەر، و شتێکی ترمانەیە پێی ئەوترێ گۆڵ بلادر واتە تورەکەی زراو. شتێکی ترمانەیە لە لای ستۆمەکەوە لە پشتیوە بڵێن لای دەستی چەپی خۆمانەوە پێی ئەوترێ سپلین واتە سپڵ. لە خوار و پشتی ستۆمەکەوە بڵێن شتێکی ترمانەیە پێی ئەوترێ پەنکریاس. ئەمە بێ بە دەقەتوبیەکان باسیکەین خۆی، واتە پۆستیرێر و ئەنتیرێر و ئینفیرێر و ئەو زاراوە پزیشکیانە، بەڵام لە بەرەوەی قورسە بۆ ئێوە جاری هێشتا بە تەواوی نەتان خوێندووە، بۆیە ئێمە ئەوە باسیەکەین. ئەگینا بێ بە تێرمەتوبیەکان شوێنەکانیان دیاری بکەین. دوای ئەوەی کە خواردن هاتە ستۆمەک، دوای ئەوەی کە خواردن هاتە ستۆمەک، لە ستۆمەکەوە ئەڕواتە ڕیخۆڵە. ئێمە دوو جۆری ڕیخۆڵەمان هەیە، یەکەمیان ڕیخۆڵە باریکە، دومیان ڕیخۆڵە ئەستورەیان گەورە. small intestine large intestine، small intestine large intestine. باشە، large intestine ناوێکی تریشیە پێ بوترێ کۆلۆن، کۆلۆن ئەوە بریتێ لە large intestine. تاکان خواردن لە ستۆمەکەوە ئەڕواتە small intestine. small intestine سێ بەشە، small intestine سێ پارتە. پارتی یەکەمی کە لە ستۆمەکەوە خواردن ئەڕواتە ناوی پێی ئەوترێ دوودینەم، ئەو تا دیارەکەم. یەکەم پارت دوای ستۆمەک پێی ئەوترێ دوودینەم. دووەم پارت پێی ئەوترێ جیجونەم. سێم پارت پێی ئەوترێ ئیلیەم. باشە، ئیلیەم کەواتە دوودینەم، جیجونەم، ئیلیەم، ئەمە هەر سێ پارتەکەی small intestine. کۆتا بەشی کە بریتێ لە ئیلیەم خواردن لەوێەوە ئەڕواتە لێرەوە بەڕێکی زۆر زۆری هەزم بووە، زۆربەی خواردن هەزم بووە، تەنها پاشەڕۆکەی و چەند شتێکی تر ماوەتەوە. خواردن لە ئیلیەمەوە ئەڕواتە ڕیخۆڵە ئەستورە یان کۆلۆن یان لارج ئینتێستن. لارج ئینتێستنیش بەپێی شێوازەکەی
دابەشەکەی بۆ سێ جۆر. یەکەمیان ئەسێندینگ ئەو بەشەیە کە بەرزە بێتەوە، دووەمیان ترانسڤێرس ئەوەیە کە ئاوا بەڕاستی دێت، سێمیان دیسێندینگ کۆلۆن ئەوەیە کە بەرەو خوارەوە ئەچێتەوە، دوای دیسێندینگ کۆلۆن خواردنە ڕاتە ناو سیگمۆید کۆلۆن، دوای ئەوەشە ئەڕاتە ناو ڕێکتەم بریتێ لە کۆم تر نازانم ئەینەسە یا ڕێکتەمە نازانم لە کوردەکەیە بەکامێن ئەڵێن کۆم، ئەلمویم ئەڕاتە ناو ڕێکتەم، لە دوای ئەوەشەوە ئەڕاتە ناو ئەینەس، واروە ئەنەڵ کەناڵیشمان هەیە کە بریتێ لەو کەناڵە کە پاشەڕۆکە پێیدا دێتە خوارەوە. شتێکی ترمان هەیە لە خوارەوەی ڕیخۆڵە ئەستورە، لە خوارەوەی ئەسێندینگ کۆلۆنەکە ئەوەی کە بەرز دەبێتەوە ئەو پارچەیە کە بەرز دەبێتەوە پێوتری ئەپێندێکس، ئەمە بریتێ لە ڕیخۆڵە کوێرە، ئەپێندێکس بریتێ لە ڕیخۆڵە کوێرە. زۆربەیمان باس کرد ئەوەی کە ماوەتەوە ئەچینە لاپەڕەی داهاتوو باسیەکەین، بە خێرایی باسیەکەین ئەمانە. ئەویش یەکەم دێنت و ئۆدۆنت دوو تێرمن بریتین لە مانای تیث ئەدەن واتە ددان، بۆ نەکاڵی دێنتیست واتە دکتۆری دان، واروە کاڵی بۆ ناتر ئۆدۆنتەکەش نمونەیەکی بۆ بینەوە خۆی لەوێن نمونەی داوەتەوە. گنگیف گرنگ نییە ئەوە، بەڵام ئەمەی کە گرنگە لینگواڵ و هەروە گلۆسەڵ هەردووکیان بە مانای تەنگ دێن واتە زمان. لەولا باسمان کردومان سەب لینگواڵ گلاند ئەو گلاندەیە کە لە ژێری تەنگەوەیە، هەروە هایپۆگلۆسەڵ واتە لە ژێرەوەی زمان، ئەویش هەر هەمان مانە کەواتە گلۆس و لینگواڵ هەردوویان بە مانای تەنگ دێن. شتێکی ترمانەیە کار باسمان کرد ئۆڕڵ یان ئۆرۆ بە مانای دەم دێت واتە ماوث، ئەوەی دووەمە زۆر گرنگ نییە، ئەمەیانە گرنگ نییە هیچ، ئەمەی خوارش هەر گرنگ نییە، ئەمە هەر گرنگ نییە. لە وێنەکەش باسی شتێکی ترمان کرد کە ئیزۆفەیگەس بوو، ئیزۆفەیگەس بریتیە لە سورێنچک. پاشگری سکۆپمانیش باس کرد، ئیزۆفەیگۆسکۆپ واتە ئەو ئینسترومنتی یان ئەو ئامێرەی کە سەیری ئیزۆفەیگەسی پێەکەی. لە لاپەڕەی داهاتووشە بڕینە سەر لاپەڕەی داهاتوو. باشە، لە لاپەڕەی داهاتووە چەند شتێکی ترمان ماوە کە فارێنکس باسمان کردواتە گەر و بۆ نەکاڵی فارینجایتس واتە ئینفلامێشنی فارێنکس، بۆ تێرمێکی ترمانەیە کە ستۆمەک لە ئەنگلیزیە سادەکەیە واتە گەدە، بەڵام کە ناوی نەخۆشی شتەکان ئەنەی لە گەدەیە وشەی گاسترۆ بەکار ئەهێنی، گاسترۆ ئەمە ڕەگی وشەکەیە، بۆ نەکاڵی گاسترۆسکۆپی بریتێ لە نازووری ناو ستۆمەک، گاسترۆسکۆپی بریتێ لە نازووری ناو ستۆمەک واتە ئەو پرۆسێسی کە ئەڕۆیتە خوارەوە سەیری ناو ستۆمەکی پێەکەی. پایلۆرەس بریتێ لە لاوەر پارتی ستۆمەک واتە کۆتا بەشی ستۆمەکە، پارتێکی ئاوە قەوز بۆتەوە. لە خوارەوە ئەوەی کە گرنگ بێ پاشگری ئەڵجیامان هەیە هەر دووبارەیە کە بەمانای پەین دێ، بۆ نە گاسترەڵجیا واتە پەینی ستۆمەک، پەینەکەکە لە ستۆمەکە دروستە بێ. ئەوەی کە گرنگ بێ لە وشەکانی ترا ڤۆمیتینگ بەمانای ڕشانەوە دێ، مێگالی لە دڵی شاباسمان کردوتمان کاردیۆ مێگالی، کاردیۆ مێگالی، کاردیۆ بەمانای هارت، مێگالی بەمانای ئینلارجمنت واتە گەورەبوون و فراوانبوون، گەورەبوون دێ زیاتر. کاردیۆ مێگالی واتە ئەم کەسە دڵی گەورە بووەتەوە، تر چی بەوەی ماسوولکەکانی وبێ بەوەی یا بەوەی شتێکی ترەوە ئەم کەسە دڵی گەورە بووە، نەک دڵ گەورەیەکەی خۆمان کە باسیەکەین، ماسوولکەکانی گەورە بۆ لێرە. کاردیۆ مێگالی بریتێ لە گەورەبوونی دڵ، بەڵام لێرە گاسترۆمێگالی بریتێ لە گەورەبوونی مەعیدەیان گەدە واتە ئینلارجمنتی ستۆمەکە، گاسترۆمێگالی enlargement of the stomach. ئەوەی کە گرنگ بێ لە خوارەوە ئەپێپتایت بریتێ لە ئیشتیها، حەزی خواردن. ئۆرێکسیا دەقە تووبیەکەیەتی کە بەکارهێنین، بۆنە کاڵی ئەنۆرێکسیا، تەبەن ئەن و ئا لە پزیشکیا بمانای without یعنی بەبێ ئەوە، یعنی ئەوەی نییە.
ئەلکێ باشتێکۆ ینی ئەو شتەی نییە ئەڵێ ئەنۆرێکسیا ئۆرێکسیاکە بمانای ئیشتیا دێ ئەنەکە بمانای نەبوون دێ کاتە هەردووگیان ئەنۆرێکسیا واتە ئەم کەسە ئیشتیهای نییە بۆ خواردن ئەم کەسە ئیشتیهای نییە بۆ خواردن پێپسیامان هەیە واتە دایجێستشن واتە هەرسکردن ئەم پاشگرە واتە هەرسکردن پێپسیا شتێکی ترمانەیە پێوتێ دیس ئەمە پێشگرێکە ئەلکێ بە وشەکانەوە دیس واتە دیفیکەڵتی و هەروەها پەینفۆڵ واتە بە قورسی و بە ئازارەوە ئەم شتە ئەبێت بۆ نەکاڵی دیسپێپسیا وتمان پێپسیا بمانای دایجێستشن تێ واتە هەرسکردن دیسەکە بمانای painful and difficulty بە ئازار و گران هەردووگیان بە کۆمانای چێدەن ئەم کەسە هەرسکردنی قورسە یان بە ئازارە دیسپێپسیا هەرسکردنی قورس و بە ئازارە فەیجیا بەمانای قوددان دێ swallowing واتە قوددان swallowing واتە قوددان یان خواردن کاڵی دیسفەیجیا واتە ئەم کەسە دیفیکەڵتی و پەینی هەیە لە کاتی قوددانی خواردنەکەیە باشە یعنی لە کاتی قوددانە ئازار و ناڕەحەتی هەیە پاشگری ڕیال لەولاوە باسمان کرد کە نمونەی ڕینۆریامان بۆی هێنایەوە ڕینۆریا واتە دیسچارج ریا بریتە لە دیسچارج ڕینۆ بریتە لە نۆز ڕینۆریا بریتە لە دیسچارج from the nose دایریامان هەیە دایریا واتە سکچوون ئەو کەسی کە سکی ئەچێت و وۆتەری ستول دەرەدا وۆتەری ستول واتە پاشەڕۆی ئاویە کەمێک شل لە پاشەڕۆکەی لای خۆیان پێڵێن زەحیرە ئەم کابرا ئەڕۆینە لاپەڕی داهاتوو لە ئەم لاپەڕەیە باسی چێکەین یورینەری سیستەم واتە کۆئەندامی میز چەند شتێکی زۆر سادە بزانن لێرەیە قوڵی ناکەمەوە لێرە تەنها ئەوە بزانن کە وشەی کیدنی بە معنای لە ئەنگلیزی سادەیە بە معنای گورچی دەدێت لە دەقەتوبیەکە لە ڕێگی وشەکە پێوترێکی ڕیناڵ بۆنەکە ئەڵێ ڕیناڵ ئارتری واتە ئەو خوێنبەرەی بە هایلایتیکەم ئەو خوێنبەرەی کە بەرەو کیدنی ئەڕات بەرەو گورچی لە ئەڕات کە ئەڵێ ڕیناڵ ڤین ئەو خوێنهێنەرەی کە لە کیدنیەوە ئەگەڕێتەوە ئەو خوێنهێنەرەی کە لە کیدنیەوە یان لە گورچیلەوە ئەگەڕێتەوە ئەو باقیەتر پێویست ناکە لە وێنەیە بیزانن دێنە خوارەوە تەبعاً کە میز دروستە بێ لە کیدنیە لە گورچیلەیە بە بۆریەکە دێتە خوارەوە بەم شێوازە بە بۆریەکە دێتە خوارەوە بە ئەولادین ئەمە بەکاربێنین جوانترە بە بۆریەکە دێتە خوارەوە بەم شێوازە ئەمە پێوترێکی یوریتر پێوتچێ یوریتر لە یوریترەوە میز ئەگەیەتە یورینەری بلادر باشە یورینەری بلادر واتە چی بلادر واتە میزڵدان باشە ڕێک پێکاتەیەکمان هەیە یان سترکچەرێکمان هەیە لە خوارەوەی میزڵدانەوە پێوترێ پرۆستیت گلاند واتە ڕژێنی پرۆستات ئەوی لای خۆمان پێوترێ پرۆستات ڕژێنی پرۆستات ئەوە ڕێک لە خواری میزڵدانەوەی لە خواری بلادرەوەی لە میزڵدانەوە ئەو بۆریەی کە دەرئەچێت و میز ئەگەینێتە دەرەوە ئەم بۆریە پێوترێ یوریثرا ئەوە کە یوریتر ئەمەیان یوریثرا ئەوەیە کە لە کیدنیەوە میزەکە ئەهێنێ پێوترێ یوریتر ئەوەی لە بلادرەوە دەری ئەکا پێوترێ یوریثرا تەنها ئەوە لێرە بزانن یەک شتی تر ماوە ئەویش بریتێ لە ئەدریناڵ گلاند کە لەسەرەوەی کیدنیەوەیە ئەوە کیدنیە ئەوش ئەدریناڵ گلاندە لەسەرەوەی پێوترێ سوپراریناڵ گلاند ئەوەشی پێوترێ سوپرا بەمانای سەرەوە ڕیناڵ بەمانای کیدنی واتە گورچیلە کەواتە ئەو گلاندەیە کە لەسەرەوەی کیدنیایە لە لاپەڕی داهاتووە چینە سەر لاپەڕی داهاتوو چەند شتێکی زۆر سەریع تەمان بلادر وەکو وتمان بەمانای چی دێ بلادر بەمانای میزڵدان دێ بەڵام لە تێرمە طوبیەکە چی بەکارێنی سیست بەکارێنی سیست بۆ نموناڵی سیستایتس واتە inflammation of the bladder ئیلتیابی میزڵدان
cystitis inflammation of the bladder ئەوەی دووەم زۆر گرنگ نییە شتێکی ترمانەیە پێوتێ گلۆمیرۆلەس چۆن لە ریسپایرێتەریە ئەلڤیۆلایمان هەبوو کە یەکەی فرمانی یان سیکلدانۆچکەمان هەبوو کە یەکەی فرمانی کۆندامی هەناسەیە یەکەی فرمانی یان فانکشنال یونت لە کۆندامی میزە بریتە لە گلۆمیرۆلەس ئەمەیە کە میزی تیا دروست ئەبێت تەمەنەوە زۆر وردە مایکرۆسکۆپیە بەوە نییە کەوڵێ ئەی بینم و گەورە بێ باشە ئەوەی خوارەوە گرنگ نییە ئەو وازی لێ بێنن بچنە سەر ئەوەی کیدنی وەکووتمان بەمانای گورچی لە دێ لە تێرمەتوبیەکە نیفرۆ بەکاردێ هەروە ڕیناڵیش بەکاردێ کە ئەڵی نیفرۆما وەکووتمان ئۆما بەمانای تیومەر دێ واتە گرێ کاڵی نیفرۆما واتە تیومەر of the kidney گرەیەکە لە کیدنیە هەروە ڕیناڵیش بەکاردێ بۆ نەکاڵی چی ڕیناڵ پین واتە پینێکە یان ئازارێکە لە کیدنیە ئەوە گرنگ نییە لە خوارەوە ئەوەی کە گرنگ بێ لێرە یوراین بەمانەی میز دێت هەروە یوریتەر وەکووتمان بریتێ لەو بۆری کە لە کیدنیەوە درێژە بێتەوە بۆ بلادەر ڕووینە سەر لاپەڕەی داهاتوو چەند پریفێکسێکی تایە ئەوەی کە گرنگ بێ کە هەنێکشی دووبارەیە ئەو ئەن ئە لەگەڵ ئەن وەکووتمان بمانەی without دێ واتە بەبێ ئەوەی نییە ئەوە نییە هەر بوونی نییە دیس بەمانەی painful or difficulty واتە ئازاربەخش یان هەروە ناڕەحەت و گران وەکووتمان دیسپێپسیە بمانای ئەوەی کە دایجەستشنی بە ئازارە یاوەکو ناڕەحەتە ئەوە گرنگ نییە ئینترا واتە لە ناو ئینترا واتە لە ناو وەنە ئینتراسێڵ یان ئینتراسایت واتە لە ناو خانەکەیە پۆلی ئەوە بەمانای زۆر دێ بەمانای زۆر ئەترەوە لێرە زۆر بەکارمان نایە سوپرا بەمانای سەرو دێت وەکووتمان سوپراڕیناڵ گلاند واتە ئەو گلاندەی کە لە سەرو کیدنیەوەیە ئەو گلاندەی کە لە سەرو کیدنیەوەیە جەماعەت کۆتا کۆندام کە باسی بکەین کۆتا دوو کۆندام کە باسی بکەین بریتێ لە ئیندۆکراین واتە کوێرە ڕژێنەکان هەروها نێرڤەس واتە دەمار کۆندامی دەمار و کوێرە ڕژێنەکان ئەوەی کە زۆر گرنگ بێ لێرە تەفاسیلاتی بۆ زۆربەی کەس بەتایبەت بۆ ئەم مەرحەلەیە گرنگ نییە بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بێ لێرە بەس خێرایی ئاماژەیەکی پێدەین یەکەم هایپۆثەلەمەس بریتێ لە ژێرلانگ دووەم پتویتەری گلاند تەبعاً پتویتەری بریتێ لە ژێر مێشکە ڕژێن تەبعاً ئەنتێرێر پتویتەریمان هەیە پۆستیرێر پتویتەریمان هەیە هەروەکو لە پێشوە باسمان کرد ئەنتێرێر بریتێ لە پێشەوە واتە پلی پێشەوەی ژێر مێشکە ڕژێن پۆستیرێر بریتێ لە دواوە واتە پلی دواوەی ژێر مێشکە ڕژێن لە خوارەوە لە نێکە لە سێرڤێکسە چیمان هەیە تایرۆید گلاندمان هەیە تایرۆید گلاند کە هەر تایرۆیدی پێوترێ بە کوردیش پارەتایرۆیدیش ئەو ڕژێنانن کە لە پشتیوەن لە پشتی تایرۆیدن لکاون بە تایرۆیدەوە زۆر جار لە نۆرماڵە چواردانن وەکو چوار تەرەقەیە بەسراوە بە پشتی تایرۆیدەوە تایمەس گلاندمان هەیە ئەوەی لە چێستایە لە سەرو کیدنیەوە لە سەرو گورچیلە ئەدریناڵ گلاندیان سوپرا ڕیناڵ گلاندمان هەیە هەروها پەنکریاسمان هەیە پەنکریاسی شێکێک لە ئیندۆکراینەکان کە چەندها هۆرمۆن دروستەکە بە تایبەتی گلوکاگۆن و ئینسۆلین ئەوڤەریمان هەیە ئەوڤەریش ئیشی ئیندۆکراینەکە ئیشی ڕژێن و ئەمانەکات ئیسترۆژین و پرۆژیسترۆن بەرهەمێنێ هەروها تێستەکانمان هەیە تێستەکانیش تێستۆستێرۆن و شتی تریش دروست دەکات چینە لاپەڕەی دواتر تەبعاً جەماعەت لە کەم و کوڕێکانمان ببورن چکۆی ئەمە بێ ئامادەکاری دەستمان کردوتە ڤیدیۆ لەبەر خێرایی و نەبوونی کاتەکە چەند برادێکیش پێویستیان پێبوو بۆیە بەبێ ئامادەکاری چوینە ناو مەوزوعەکە و کەمێک کەم و کوڕیمان هەیە بە خێرایی باسی ئەوە بکەین کە ئەدینۆ واتە گلاند
کاڵێ ئەدینۆما واتە تیومەری ئەو گلاندە تەبزانام چی گلاندێکن مەبەستە بۆنە تایرۆید گلاند بێ بۆنە تایمەس بێ بۆنە هەرچی بێ کاڵێ ئەدینۆما واتە تیومەری ئەو گلاندە تیومەری ئەو گلاندە وەکووتمان گلاند بە معنای ڕژێن دێت ڕژێن ئەدریناڵ و ئەدرینۆشمان هەیە هەردووگیان بە معنای ئەدریناڵ گلاند دێت ئەمە گرنگ نییە کالیسیۆمەکە گلوکۆ هەروە گلایکۆمان هەیە بە معنای شوگەر دێن واتە شەکر گلوکۆ هەروە گلایکۆ چەند شتێکی زۆر گرنگەیە لێرەیە هایپەر و هایپۆمانەیە هایپەر یعنی زۆر هایپۆ یعنی کەم هایپەر زۆر هایپەر کەم پاشگیری ئیمیامان هەیە کە بۆتانی دیارەکەم لەوێ ئەوی شواتە لە خوێنە لە بڵەت طبعا هایپەر گلایسیمیا بریتە لە چی وەکووتمان هایپەر بە معنای سەرو دێت گلایکۆ بە معنای شوگەر دێت ئیمیا واتە لە بڵەدا لە خوێنە هایپەر گلایسیمیا واتە ئەم کەسە شوگەر لە بڵەدیا زۆر بۆتەوە خوێن شەکر لە خوێنە زۆر بۆتەوە پەنکریاسمان هەیە هیچ پێویست بە ڕوونکردنەوە نادا بەس تەنها پاشگیری ئایتسیپەوە بلکێنی واتە پەنکرێتایتس ئەبێتە هاوکردن و ئینفلامیشنی یان ئیلتیاباتی پەنکریاس پاراثایرۆیدمانەیە هیچ پێویست بە ڕوونکردنەوە ناکە ئەو چوار تەرەقەن وەکووتمان بەسراون بە پشتی ثایرۆیدەوە تایمەس گلاندمانەیە کە لە چێستایە لە سنگایە ثایرۆید گلاندمان هەیە ئەویش هەر پێویست بە ڕوونکردنەوە ناکە ئەگەر پاشگیری مێگالی پێوە ببەستی وەکووتمان مێگالی بەمانەی ئینلارجمنت دێ واتە گەورەبوون کاڵی ثایرۆمێگالی واتە ئینلارجمنت of the thyroid gland تەمان واتە ئەم کەسە ثایرۆیدی گەورە بووە تۆکسیکمان هەیە لە پێشەوە باسمان کردی بەمانەی پۆیزن دێ ڕووینە سەر لاپەڕەی داهاتوو ئەمەشە زۆر گرنگ نییە هەر ئەو گلاندانەیە بەس خێرایی ئەتوان خۆتان سەیری بکەنەوە کۆتا لاپەڕە بریتێ لە نیورۆن نێرڤ کە لێرە نیورۆنێکمان هەیە واتە نێرفسێڵێکمان هەیە خانەیەکی دەماریمان هەیە کوردیەکە بۆ ئێمەکەمە قورس بووە چەندێکە 3 ساڵە تقریبا ئێمە بە ئەنگلیزی خوێنین بۆیە کوردیەکانمان باسان بیر نەماوە سێڵبەدی واتە لەشی خانەکە دێندرایتسمان هەیە واتە ئەو لە قوپۆپانەی کە لە لەشەکەەوە لێ ئەبێتەوە بەڵام یەک لقی گەورەمان هەیە کە پێوزێت تەوەرە وابزانم بە کوردی تەوەرە لە ئەنگلیزی پێوتری ئەکزۆن یەک لقی درێژی لێ بێتەوە کە لێرەوە دەمارە گوێزەرەوەکە یان دەمارە ڕاگەیاندنەکە عەفوو لێرەوە ئەگوازێتەوە بەرەو خانەیەکی تر لە ئەکزۆناواتە لە تەوەرەیە چەند شتێکمان هەیە یەکێ لەوانە مایلین شیثە کە دەوری داوە کەوا یەکێک لە نەخۆشیە گرنگەکان بەهۆی تێکچوونە لەو مایلین شیثەوە هەروە شوان سێڵمان هەیە شوان سێڵمان هەیە هەروە گری ڕانڤێرمان هەیە نۆد ئۆف ڕانڤێر هەروە کۆتایی ئەکزۆنەکە پێوترێ ئەکزۆن تێرمیناڵ ئەلێوێ دیاریم کردووە بۆتان هەمووی ئەکزۆن تێرمیناڵ کۆتایی تەوەرەکەیە لە ئەکزۆن تێرمیناڵە چەند شتێکمان هەیە زۆر گرنگە کە ئەمیش چەنە نەخۆشی گرنگ لەم شوێنەیە ڕووەدا تێکچوونە لەم شوێنەیە یەکێک لە هەرە شتە گرنگەکان بریتێ لە نیورۆترانسمیتەر بریتێ لە دەمارە گوێزەرەوە پریساینەپتیکمان هەیە پریساینەپتیک واتە پێشگەیەنگە خانەی پێشگەیەنگە پۆست ساینەپتیک واتە خانەی پاشگەیەنگە کەواتە پری بریتێ لە پێشەوە پۆست بریتێ لە دواوە پری بریتێ لە پێشەوە پۆست بریتێ لە دواوە ئەو دوو پێش گرنگەش بزانن غێری ئەوە چیترمان هەیە ئەکزۆن تێرمیناڵ ئەو باسمان کرد کە بریتێ لە کۆتایی دەمارە خانە کۆتایی تەوەرەکە دەستان خۆش بێ و لەبەر پەلەپەلی خێرایی ئیشەکەمان کەموکوڕی زۆری تاکەوت بەڵام هیوادارین سوودێکتان لێ وەرگرت بێ و تێگەشتبن لە بابەتەکە هەم وەستان هەم گتی زۆرمان تێیە کرد بەڵام ئەمە بێ ئامادەکاری هاتوویە ناو مۆزوعەکە و
بۆیە خەلەل و کێشەی زۆرمان بۆ دروست بوو کە هەنێکی لە ڤیدۆکە ڕەنگی دایەوە بەڵام هەنێکی لە پشتەوە کەم چارەسەرمان کرد. هیوادارین سوودێکتان لێ وەرگرت بێ و بۆ ئێمەش ببێتە خێر و چاکەیەک. دەستان خۆش بێ و هەر سەرکەوتوو بن.